ڕێگای قەزای ڕانیە بۆ ناحیەی سەرکەپکانە کۆنی و خراپی و پڕ چاڵ و چۆڵی ڕێگاکە کێشەی هاتوچۆی دروست کردووە و هاوڵاتیانی نیگەران و هەراسان کردووە دەڵێن گەرچی ڕێگایەکی سەرەکیە و ڕۆژانە هاتوچۆی زۆری بەسەرەوەیە بەڵام حکوومەت لە ئاست چاکردن و نۆژەنکردنەوەی خەمساردا. لایجا لە ڕاستیدا جادەبانەکان باش نینە پێویستی بە نۆژەنکردنەوەی هەیە جا چاڵ چۆڵەکانەوە بەعالە ماشکرا دیارەوە جادوبانەکان دیارن وڵا جا ڕاستیەکەی هاتووێمان بەسەر ڕێگایدا هەیە بە قورئان ڕاستی دەبێت لە سەناحەم بکەین هەتا ئەو جادوبانەوە هەبێ جادەکە ڕێگای بووە سەر ئەوەی دەڕوا سەرکەپکان وانە شوێنی گەشت و گوزار و شتووە هاتووە زۆر بەسەردا پێویستی بە نۆژەکردنەوەی هەیە ڕووی خراپیەوە خراپە جادە ئەگەر چاک ببرێ ببێتە دووسایی تا سەرکەپکان تا لای دۆلە جادەکی بلێن منتیقەکی نەوە گەشتیاریە خۆشە ئەگەر بکرێت جادە هەمووی قیر بکرێتە دووسایی ئێستا بخۆم ڕۆژێ سێ چوار جاران بەێرەدا چم دێم هەمووی قۆڵتون هەمووی تاسەوە و شتانانە سیارە هەر دوو ماگ و سێ ماگ دەبێت بچی سیناعی لای فیتەر چاک بکی و خراپ ئەگەر چاک بگرێ باشترە. بە مەبەستی پرسین لە هۆکاری مانەوەی ڕێگاکە بەم شێوەیە یاخود ئەگەری نۆژەنکردنەوە و چاکردنی پەیوەندیمان بە سەرۆکی شارەوانی ڕانیەوە کرد بەڵام ئامادەی لێدوان لەسەر ئەو بابەتە نەبوو. ئەم ڕێگایە جگەلەوەی ڕێگایەکی سەرەکیە بۆ ناحیەی سەرکەپکان دەیان گوند و شوێنی گەشتیاریشی بەسەرەوەیە ئەمە شوای کردووە هاتوچۆیەکی زۆری بەسەرەوە بێت بەم حاڵەشەوە گرفت و ئاستەنگی بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.